لەبارەی ئامادەی گروپە چەکدارەکان لە عێراق بۆ بەشداریکردن لە شەڕی ئیسرائیل و حەماس لە غەزا و هەروەها هاتنی سەرکردەکانی حەماس بۆ عێراق گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز شەروان شەمێرانی شارەزای سیاسی لە سلێمانیەوە میوانی منەکاک شەروان زۆر بەخێر بیت. ینی کۆمەڵی گروپی چەکدار هەن لە عێراق کە خۆیان کردو بە سوورەی بەرلەشکر بۆ هەموو بابەتێک و ئێستا ئامادەن بەشداری کە شەڕی حەماس و ئیسرائیل بکەن لە غەزا. پێتان وایە ئەمە سەرەتای کۆتایی هاتنی و ئاگربەستەیەکە هەیە؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئاگربەست نەبووە لە نێوان ئەمریکا ئەو گروپە چەکدارانە هەتا کۆتایی بێت. ئاگربەست ڕانەگیراوە نەبووە، ینی ڕانەگەێنراوە لە ڕابردووە هەردوو لا لە یەکتریان داوە. پاشان ئەو گروپە چەکدارانەی کەوا لە عێراقا هەن تەنها یەک گروپ نین، هەرێکە و یعنی گروپەکان زۆرن و هەر گروپە و سیاسەتی تایبەتی خۆی هەیە و هەر گروپۆ لە مەرحەلەیەکا کەوێتە ئیش. ئێستا بۆ نمونە عەسابی ئەهلی حەق لە مەرحەلەیەکا دژ بە هەرێمی کوردستان یان کەتایبی حزب الله بە ئاشکرا ئەجەنگان و لە ئەمریکەکان خۆیان ئەپاراست و بۆمبارانی هەرێمی کوردستان نەکرد، بەڵام ئێستا وەستاون کۆمەڵە گروپێکی تر هەن وەک کەتایبیان هەر گروپێکی تر ئەوان ئێستا ڕاستە و خۆ دەستان خستۆتە ناو ئەو جەنگەی کەەوە ئێستا هەیە و ئەمەش جیاوازە لەوەی کەەوە لە ڕابردووە بووە، یعنی ئەمە پەیوەندی بە غەزەوە هەیە، پەیوەندی بە نێوان گروپەکان و ئەمریکاوە نییە، ئەوەندەی کەەوە پەیوەندی بە نێوان شەڕی نێوان ئیسرائیل و خەڵکی غەزەوە هەبێت. باشە کاک شەروان، بۆچی لەم شەڕەدا ینی عێراق پەلکێشی ناو جەنگەکە دەکرێت؟ دوو حاڵەت هەیە. حاڵەتی یەکەمیان سیاسی فەرمی پەیوەندی بە عێراقەوە هەیە. عێراق هەتا ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕووی سیاسیەوە پشتگیری حەماس و پشتگیری غەزە و فەڵەستینەکانەوە دژ بە ئیسرائیلەوە دژ بە سیاسەتی ئەمریکاشە ئەوەندەی کەوا پەیوەندی بەو شەڕەوە هەبێت. بەڵام لە ڕووی مادیشەوە هاوکاری غەزەیەوە هاوکاری حەماس بە شێوەیەکی ناڕاستەخۆشەکە، بەڵام لە ڕووی سەربازیەوە هەتا ئێستا عێراق نەگلاوەتە ئەو بابەتەوە دوورە لێوەی و ناوێت لەگەڵ ئەمریکەکانە لە ڕووی سەربازیەوە خۆی تێک بدا پەیوەندی بە عێراقەوە. بەڵام گروپە چەکدارەکان شتێکی تری جیاوازن، پەیوەندی نێوان عێراق و حەماسیان پەیوەندی نێوان عێراق و هەموو گروپە فەڵەستینەکان لە دەرەوەی حەماس تەنانەت ئەوانشکەوە ئەلمانین یان ئیسدیان چەپن و ئیسلامینین لە جەبهەی شابیان هەر کامێک لەوانە یاسر عەرەفات ئەوانە بیانی پەیوەندیان لەگەڵ عێراقا ئەگەڕێتەوە بۆ 30 ساڵی ڕابردووە هەر لە سەردەمی ڕژێمی پێشوشە لە ناو شاری بەغدا نوێنەری ڕێکخراوی و ڕزگاریخوازی فەڵەستین کە یاسر عەرەفات بوو لە بەغدا بوونی هەبووە و ئێستا ئەبێ ئەو دوو شتە لە یەکتری جیا بکرێتەوە، یانی ئەوەی کەوا ئێستا هەیە پەیوەندی نیە بە ئەمریکاوە ئەوەندەی کەوا پەیوەندی بە غەزەوە هەیە. زۆر باشە. چاوەڕێکرێ وەکو لوبنان عێراق پەلکێشی ناوەم جەنگە بکرێت؟ نا، عێراق دوورە. یەکەم ناو توانایی هەیە نە دەوڵەتەکەی ئەوێ نە گروپە چەکدارەکان ئەو توانایان هەیە نە هاوسنووری ئیسرائیلن، یعنی ئەو خاکی فەڵەستین کەەوە داگیر کراوە ئایا لە کەرتی ڕۆژهەڵات یان ڕۆژئاوایان لە غەزە. عێراق بەو شێوەیەن ڕاستەوخۆ ناچێتە ناو ئەو بابەتەوە. ئەو دەنگۆیشکەوە هەیە کۆە گروپەکانیان سەرکردەکانی حەماس لە قەتەرەوە دێنە عێراق، ئەوە بەشێکە لە ئەو هەڵمەتە ڕاگەاندنەی کەەوە دژ بە فەڵەستینەکان و عێراقی شەکرێت. یان ێتەوە بڵێ کە گروپە چەکدارەکانی عێراق نایانەوە بەشداری ئەم شەڕە بکەن؟ هاوسنوور نین لەگەڵ غەزە یان کەرتی ڕۆژئاوایان، تەنانەت سنوورەکەی مەحموود عەباسیش تا بەشداری بکەن. ئەوەی کەوا ئێستا بەشداری ئەەکەن تەنها بەو درۆنانەیە، تەنها بە ساڕۆقیش نیە، لە هەفتەیەکا جارێکە درۆنێک ئەنێرن بۆ حەیفایان بۆ پارچەیەک لە ناو نەک بۆ غەزەش لە ناو ئەو شوێنەی کەوا ئێستا لەژێر دەسەڵاتی ئیسرائیلەکانایە هەر ئەوەندە بەشداری ئەەکەن و ئەوەش کەوا ئەمریکای نیگەران کردو ئەوە نییە. یعنی وا ئێمەوە نەزانین ئەوەی کەوا ئێستا ئەمریکای نیگەران کردووە لەو گروپە چەکدارانە بەهۆی ئەوەیەکەوە دەستەوەردن ئەدەنا یان بەشداری لە شەڕی غەزە ئەکەن. لە ڕابردووە بردومانی هەرێمی کوردستانە نەکرد و ئەمریکەکانیش بێدەنگ بوون. ئێستا ئەوەی کەوا ئەمریکەکانی بێتە ناڕەحەت کردووە ئەو لە دوانانەی کەوا سەفیری ئەمریکی جاکۆبسۆن یعنی ئانماری کە هێشتا ناتۆتە بەغدا ئەو لێ دوانەیدا لە کۆنگرێس ئەوە پەیوەندی بەو هێرشانەوە هەبوو بۆ سەر هەندێک لە ریستۆرانەکان و هەندێک لە پەیمانگەکانی فێرکردنی زمان لە ناو شاری بەغدا لە ئەمریکەکان و لە بەریتانیەکان هەندێک مارکە و ڕەمزی ئابووری ئەمریکی و ڕۆشنبیری بەریتانی لە ناو بەغدا هێرشی کراسەر. ئەوە وای کرد لەوەی کەوا ئەو سەفیری ئەمریکی لە کۆنگرێسا بۆ جۆرە قسە بکەوە نامەیەکیش بوو بۆ عێراق کەوا من بەم شکلە دێم، بەڵام هەر چۆنێ بێت ئەو لە ڕۆمانۆسکی تونتر نییە و لەویش لە هاتووتر و ئازاتر نییە. بەسەراحەت ئەو جۆرە لە دوانانی کەوادای زیاتر عێراقی خستە بەرامبەر ئەمریکا و وای کرد لەوەی کەوا تەنها لە ناو نووسینگەی سەرۆکۆزیرانی عێراقیشەوە وەڵامی بدرێتەوە. بەڵێ، بەڵام قەیس خەزالیانیەوە چەندین جارە و بەڕاستە و خۆ دەڵێت کە ئێمە هەڕەشە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکات لە عێراق.
بەرژەوەندیەکانی ئەمریکا چین لە عێراق کە گروپەکان هەڕەشەی لێ دەکەن؟ قەیس خەزعەلی بەرژەوەندی سیاسی تایبەتی خۆی هەیە. قەیس خەزعەلی بەرژەوەندی سیاسی تایبەتی خۆی هەیە بەرامبەر بە ئەمریکیەکان پەیوەندی بە هەندێک کاروباری سیاسی ناو عێراقەوە هەیە. ئایا ئەوەی کەوا پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبێ یان بە بەغدا یان بە پێکێنانی حکوومەتی بەغدا، ئەو لێ دوانانی قەیس خەزعەلی داوێتی ئەوە کۆنن. ئێستا لە هەنووکە لە مانگی چەند مانگی ڕابردوو ئەو جۆرە لێ دوانانە نادرێ لەلایەن خەزعەلیەوە تەنانەت لەلایەن حیزبوڵاشەوە تا ئاستێکی تر. بۆچی؟ چونکە ئێستا بارودۆخەکە هێورە لە عێراقا بۆ ئەوانواتە لەژێر دەسەڵاتی ئەوانە حکوومەت تشکیل بووە، هەڵبژاردن کۆتایی هاتووە، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان کۆتایی هاتووە. ئەوان ئێستا گرفتێکی ئەوتۆیان نییە لەگەڵ عێراقاوە، لە ڕوبەڕووی ئەمریکاش نین لە ڕووی سەربازیەوە بەرامبەر بە غەزا. ئەوەی بەو شکلێکەوە ئەوترێن نییە. و من ئەو راپۆرتشکەوە دیسانەوە ئەو راپۆرتێکەوە سەرباسی هاتنی سەرکردەکانی حەماسی کرد لە قەتەرەوە بۆ عێراق. من بەڵێ حەماس لە قەتەرەوە بۆ عێراق من ئەوەندە ئاڵێم بە پێی زانێرەکانی من نە دوو ڕۆژی ڕابردوو نە لە دوو هەفتەی ڕابردووشە نە لە دوو مانگی ڕابردووشە لەلایەن عێراقەوە یان لەلایەن حەماسەوە بوونی مەکتەبی حەماس یان نووسینگەی حەماس لە عێراقا ڕاناگەێنرێت. ئەوە پەیوەندی ڕاستەوخۆی بە پەیوەندی نێوان ئیمارات و قەتەرەوە هەیە و پەیوەندی نێوان بە پەیوەندی نێوان بەغدا و ئیماراتەوە هەیە. ئەو جۆرە راپۆرتە و هیچ جۆرێکیش ینی قەتەر هیچ جۆرە فشارێکی نەخستۆتە سەر سەرکردەکانی حەماس هەتا لە قەتەر بەجێ بێڵن. بۆچی؟ چونکە هەتا دوێنێش هەتا ئەمڕۆژ مەکتەبی سیاسی حەماس ڕاستەوخۆ لەگەڵ ئەو بنەمایانەیەکەوە بایدن ڕایگەیاند لە مانگی ڕابردوو بۆ ئاگربەست لە فەڵەستین، بەڵام هەتا ئێستا ئیسرائیلە پێرێ نەتەنیاهوتی ئێمە بە هیچ شێوەیەک جەنگ ڕناگرین. ینی پێت وایە سەرکردەکانی حەماس یان با بڵێن نووسینگەی حەماس لە عێراق ناکرێتەوە؟ نایەنە عێراق؟ نووسینگەی حەماس بە شێوەیەکی فەرمی ینی تا شتیوان نییە تا ئێستا نووسینگەی حەماس ینی بە پێی زانەرەکانی من نازانم ئایا لە پشتەوە شتێکی تر هەبێ، بەڵام نووسینگەی حەماس بە شێوەیەکی فەرمی کە ئەو ڕۆژنامەیەوتی لە دوو ڕۆژی ڕابردوو ڕابگەیەنرێ و بدرێتە ڕاگەیاندنەکان نەفێر شتیوا دروست نییە و قەتەریش نەفشاری خسۆتە سەر سەرکردایەتی حەماس و نەفشاریشیان ئەخاتە سەر بۆ ئەوەی کەوا قەتەر بەجێ بێڵن، چونکە سەرمایەکی سیاسین بەدەست قەتەرەوە. قەتەر بوونی خۆی سەلباندۆ لە سیاسەتی نێودەوڵەتیە لەلایەک و لەلایەکی تریشەوە قەتەر وەک ئەرکێکی عەرەبی و ئاینی خۆی ئەو هەڵوێستەی هەیە بەرامبەر بە فەڵەستین تەنها مەسلەیەکی سیاسی نییە. ئیمارات لە خاڵێکی لە هێڵێکی تر و بە ئاراستەیەکی ترا سیاسەتەکە بە تەواو دژە ئاراستەیە لە قەتەرە لەو مەسەلەیە. دەستخۆش، زۆر سپاس دەکەم بەڕێز شێروان شەمێرانی شارەزای سیاسی لە سلێمانیەوە دەگەڵم بووی. دەستخۆش.